بانگشتێکی تایبەت بۆ پسپۆران و ستافی نەشتەرگەری نمایشی زیندوی پێشکەوتوترین تەکنیکەکانی نەشتەرگەری مەمک ئارزوو دەکەیت لە نزیکەوە ئاشنای نوێترین و پێشکەوتوترین شێوازەکانی نەشتەرگەری شێرپەنجەی مەمک بیت دەتەوێت ببیتە بەشێک لە بۆنەیەکی زانستی ناوازە کە تێیدا ڕاستەوخۆ تەکنیکە جیهانیەکان نمایش دەکرێن. ئێستا تاوەری تەندروستی سمارت لە یەکەمین لووتکەی شێرپەنجەی مەمکدا ئەو هەلەتان بۆ دەڕەخسێنێت. تاوەری تەندروستی سمارت شانازی میوانداریکردنی یەکەمین لووتکەی شێرپەنجەی مەمک لە عێراق دەکات. لە ڕێکەوتی 4 و 5 ئەیلولی 2025 ئەم لووتکەیە گرنگترین پسپۆرانی ناوخۆ و دەرەوەی وڵات کۆ دەکاتەوە بۆ ئاڵوگۆڕکردنی زانست و ئەزموونەکان لە بواری شێرپەنجەی مەمکدا. یەکێک لە بەشە هەرستانڕاکێشەکانی ئەم لووتکەیە نمایشی زیندوی نەشتەرگەریە کە تێیدا پزیشکانی نەشتەرگەری بەناوبانگی نێودەوڵەتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ چەندین تەکنیکی پێشکەوتووی ئۆنکۆپلاستی ئەنجام دەدەن. لەوانە تێراپیوتیک مامۆپلاستی بە شێوازی وایس پاتێرن، LICAP فلاپ، گرایسۆتی فلاپ و چەندین تەکنیکی تر. تۆی پزیشکی نەشتەرگەری گشتی، نەشتەرگەری جوانکاری، پزیشکی نیشتەجێ یان کارمەند و پەرستاری ژووری نەشتەرگەری، ئەمە دەرفەتێکی بێوێنەیە بۆ بینین و فێربوونی ئەو وردەکاریە کرداریانەی کە کاریگەریەکی ڕاستەوخۆیان لەسەر ئەنجامی نەشتەرگەری و کوالێتی ژیانی نەخۆش هەیە. بەشداربووان دەتوانن ڕاستەوخۆ پرسیار لە تیمە نەشتەرگەریەکە بکەن و سوود لە ئەزموونی دەوڵەمەندیان وەربگرن. ئەم دەرفەتە لە دەست مەدە بۆ ئەوەی لە نزیکەوە شاید حاڵی نوێترین داهێنانەکانی جیهانی نەشتەرگەری مەمک بیت و ئاستی زانستی و پیشەی خۆت بەرز بکەیتەوە. سمارت وەرچەرخانە.